سڵاوتان لەبێ بەڕێزان کاتژمێر یەکی شەوی ڕابردوو باڵەخانەی جەواهیری مۆڵ لە شاری کەرکووک کۆنتڕۆڵ کرا کە چەکدارەکان خۆیان تێدا حەشاردا بوو. بە پێی دوایین زانیاریش 5 چەکدار و 7 پۆلیس لە هێزە ئەمنیەکان کوژراون. لە ئێوارەی شەوی ڕابردووە ژمارەیەک لەو چەکدارانی لە ناو باڵەخانەی جەواهیر مۆڵ خۆیان حەشاردا بوو. پاش چەند کاتژمێرێک لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە ئەمنیەکان توانرا سەرجەم هاوڵاتی بارمتەکان ئازاد بکرێن و بیناکەش لە کاتژمێر یەکی نیوە شەودا کۆنتڕۆڵ کراوەتەوە. هەروەها 7 ئەندامی هێزە ئەمنیەکان کوژراون و 7 کەسی دیکەش بریندار بوون و تا ئێستا 20 لەو بریندارانەش لە نەخۆشخانە ماونەتەوە لەسەر نازنامەی بەشێک لە ئەندامانی ئەو گروپە چەکدارانی کە دوێنێ ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک بوونەوە. بەرپرسانی کەرکووک لێدوانی جیاواز و دژ بەیەک دەدەن. لە گەرمەی شەڕەکەی دوێنی کەرکووکدا چەند کەناڵێکی ڕاگەیاندن بڵاویان کردەوە بووە یەکێک لەو کەسانی ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بۆتەوە خەڵکی هەڵەبجە بووە و دواتر کوژراوە. بەڵام ئەمی سەرحەد قادر بەیەنارتی ڕاگەیان ئەو پێنچەکداری لە ناو بارگەی دەستگای هەواڵگری بوون، خۆکوش بوون و هیچ نازنامەیەکیان پێ نەبووە. هاوکات ئەحمەد ئەسکەری سەرۆکی لیژنەی ئەمنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاگەیان ئەو چەکدارانەی کوژراون کوردی تێدایە. دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک پاش شەڕ و پێکدادانەکانی دوێنی کەرکووک ڕاگەیان ئەو هەواڵانەی کە باسییان لەوە کردووە کەرکووکی جێهێشتووە ڕاست نییە و تا شەویش لە بارگای تایبەتی پارێزگار بووە. بە پێی هەواڵێکی ماڵپەڕی فەرمیەکەتی پارێزگاری کەرکووک ڕاشی گەیاندووە لە ڕۆژی جژنی ڕابردووە تا ئێستا کردەوەی لەو شێوەیە نەکراوە. لەگەڵەوەشدا کاری تیرۆریستی لە هەموو شوێنێک ڕوو دەدات. جەختیشی کردەوە ئەگەر وا بیر بکرێتەوە لە کەرکووک ئاگربارانە ئەوە ڕاز نییە. پاش 17 ڕۆژ لە کۆبوونەوەی یەکەم ئامڕۆ بۆ جاری دووەم مۆفتی دانوستانکاری یەکێتی و پارتی لە شاری هەولێر لە کۆبوونەوە و پرسی پێکەنانی حکوومەت تاوتوێ دەکەن. ماڵپەڕی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوی کردەوە وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی بەرهەم ساڵح سەردانی وەفدی دانوستانکاری پارتی دیموکراتی کوردستانیان کردووە. ماڵپەڕی خوێنکار لە راپۆرتێکیدا بڵاوی کردەوە لە مانگی ڕابردوودا 6 چالاکی خوێنکاری کورد لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراون. هەروەها لە راپۆرتی ماڵپەڕەکەدا هاتووە ژمارەی خوێنکاری کورد لەلایەن بەرپرسانی ئەمنی زانکۆکانەوە بەهۆی چالاکیەوە لە خوێندن بێبەش دەکرێن. لە لایەکی تریشەوە دادگای شاری ڕاشت سزای لە سێدارەدانی بەسەر خوێنکارێکی کووردا سەپان. لۆئی سافی وتەبێژی هاوپەیمانی نیشتیمانی سووریا ڕایگەیان دروستکردنی هەرێمێکی کوردی لە سووریا ئەستەمە چونکە کوردانی سووریا وەکو عێراق نین لە شوێنێکی دیاریکراودا بژین. ئاژانسی ئەنادۆڵی تورکیا بڵاوی کردەوە لە کۆنفرانسی چارەسەری دیموکراتی بۆ سووریا لە زانکۆی بۆستان لۆئی سافی ڕایگەیاندووە ئەگەر کۆنفرانسی ژنێڤ دوو سەرکەوتوو بێ و کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتگیری لێ بکە ئەوە بە پەلا چارەسەرێکی سیاسیانە بۆ قەیرانی سووریا دەدۆزرێتەوە. سەرۆکی نێردەی هاوبەشی ئەمریکا و ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیاوی ڕایگەیاند ئێستادا چاوەڕوانن وڵاتێک ڕەزامەندی نیشان بدات لەسەر بەکارهێنانی یەکێک لە بەنداوەکانی بۆ ئەوەی مەترسیدارترین چەکی کیمیاوی سووریایی لێوە بار بکرێتە سەر کەشتیەکی ئەمریکی بۆ ئەوەی لە دەریادا قەڵاو بکرێت. سگیرد کاچ سەرۆکی نێردەکە سەرجەمەندامانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە وردەکاری ئەو کارە ئاگادار کردەوە بەڵام ناوی ئەو وڵاتی ئاشکرا نەکرد کە گفتوگوی لەگەڵدا دەکرێت بۆ ئەوەی بەندەرەکانی بۆ ئەو مەبەستە بەکار بهێنرێت. هەر شاد بن.